لی هر دیسا ناوروکا سردانا شانده هدف جبو هرم کردستان اشکره بو و داوی قناق جی سردانا تفگر گوران و سروک پارلمان کرن. صلاح الدین دمیرتاش افسروک هدف دو کنفرانس که روزنامه‌ای دا گوت اوان جنیزیک و رفشا هرم کردستان دشوپینن و جبه رفشا نها دلگرانن و گوت جی اوان پیوست زانینه که رول گرینگ د باشکرنا رفشا هرم هبن و جبو و آرمانجی جی پروژه یک دانه هر 5 آلین سرکه لحرم و ریچاره یک جبو دربازبون جبه رفشا نها دانه خویا کرن و بو جیبی جی کرنا و پروژه جی گره دست پی پارلمان کردستان وره کارا کرن. Umut ediyoruz, diliyoruz ki هیوادارین لە ماوەیەکی کووردا پەرلەمانی کوردستان دەست بە دانیشتنی ئاسایی خۆی بکات و کۆبێتەوە. en kısa zamanda دمیرتاش پاش جوین دگل تفگرا گوران گوت گره همو آلی پینگاوین بلز باویجن و ایدی او خمساریا که توشی هرم کردستان بویا نهیت دوماندن. پیویدار تفگرا گوران جی گوت جبال خواه او پروژه هدف گوتو بیش دکن و به هر آوایه که یه پشتوانه و دست پیش خریه بن داکو انجامک ارینی هبه. ئەوان دەستپێشکاریەکیان کردووە بە پرۆژەیەکەوە هاتوون ئەم پرۆژەیە بۆ کردنەوەی دەرگای دیالۆگ و گفتوگۆ لە نێوان هەموو هێزولایەنە سیاسیەکانی کوردستانی باشوور و بەشەکانی تری کوردستانیش. ئێمە جارێکاتی ئەوە نییە وردەکاری ئەو پرۆژەیە و ئەو پێشنیارەی ئەوان باس بکەین، بەڵام ئێمە هەردوو لامان جەختمان لەوە کردوتەوە کە خەباتی میلەتی کورد لە هەموو بەشەکانی کوردستان بە یەکەوە بەستراوەتەوە. پاش سردان شانده هدف بولای سروک پارلمان کردستانی یوسف محمد آماجه بوی کرد که هدف دشتن رول گرینگ د آسای کرنا رفشا هرم دا هبه و پشتوانی خو جبو و پروژه هدف دا خویا کرن. پرۆژەیەکی شانپەیە بۆ ئاشتەوایی و بۆ نێوەندگیری لە نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان کە ئێمە زۆر بە گەرمی پێشوازی لە دەست پێشخەریەکانەکەین و هەر چیەک لە لای ئێمە و پێویست بێ بۆ سەرکەوتنی ئەو دەست پێشخەری ئەوان ئەنجامی دەین و زۆر سپاسیشانەکەین کە بە ئیرادەیەکی بەهێزەوە ئەیانەوێت ئەو دەست پێشخەریە بەرنە پێشەوە و بە شێوەیەکی مەدروست هەنگاو بە هەنگاو مامەڕی لەگەڵاکەن. هرچنده حتی ویگاوی چه آلیک برهف نینه ناوروکا پروژه هدف اشکره بکه لگور زانیارین انارتی پیده چه بخوازه هر 5 آلین سرکه لحرم لسر تختک کم بکه. روژا 21 وی هیوی شانده هدف به سروکاتی صلاح الدین دمیرتاش و عثمان بای دمیر سردان هرم کردستانی کرن و دو حیاما 4 روژانده لحولیر کرکوک و سلیمانی زنجیره که جوینان دگل هر 5 آلین سرکه ین هرم لدار خستن. بری هر چیز نها لهمو آخا کردستان